بەڕێزان پاڤل قوبات چەند ڕۆژەکە لە ئەمریکان زۆر شەرمە بۆ دەنگێک خۆی پێ ئازادی خواز بێ ڕخنە لە ئەرز و ئاسمان بگرێت خەڵکەکی زۆر پەیدا بووە بەس ڕخنە دەگرێت ئۆپۆزیسیۆن لە سەدانی وەکو ئێمە لە دەسەڵات بەس داوا دەکات کاچ خۆم ئێستا دوو بەرپرسی هەرە باڵای ئەو نیشتیمانە هاتینە ئەمریکا واز لە لالازار بینە دەکەویە خزمەت لاهوری ئەو قسە بەتاڵانە هەیە کە داکۆچی کە دژی بۆردومانی سلێمانی نابن کە دژی کۆمەڵکوژی نابن کە دژی ئەو شێوە مامەڵە نابن قەید ناکە کاکەەوە تەبێعیە بەڵام کاکە خۆ دوو ڕەمزی گەورەی ئەو دەسەڵاتن بڕۆ بەرامبەری کاکە بڵێ ئەتوو دزی ئەتوو ئێڕهاب دەکەی ئەتوو پارەی خەڵک دەخۆن خۆتان پێدەکرێ ئەگەنا ئەوەندە هەریەک هەردەستەوە نەسیحەتی ئەرز و ئاسمان مەکە بە خۆشت لە ماڵەوە شێری و لە دەرەوەش ڕێوی دوو بەربەر ساتیە بڕۆ برێ ئازادی بڕۆ ڕسمی دوو تیرۆری سیاسی لە بەرامبەر بەرزکەوە کاکەرزر سوورچی من بە ویژدان بڵێم وەختی ترامپ کە بووە سەر و کۆمار لە دوو لاهور دەسوڕا و بڕوا بکەن زۆر کەسان چەند برادێکمان دەزانن کە یعنی خەریک بوو لە مەتاڕەکان دەسوڕا ئێستا لە دوو پاڤل دەسوڕێتەوە کاچ خۆم یان یارمەتیوی بدەن بە زانیاری کاکە ئەو بە تاقتەنە دەیکە یان یارمەتیوی بدەن یان بە خۆتان بڕۆن یان کاکە زانیاری بدە من ئەمە دەگەێن بە شوێنی ئەوەی واگە هاتنە ئەوڕۆپاش ئاگاداری ئێمە بکەن بەچێک دوو ڕۆژ مەزال لە بیست خۆمەخەوە نییە سواری تارێبی یەکسەر بڕۆی بنمونە لە وڵاتەکی بە ئەوڕۆپای با بێن ئەوانە زۆر گرنگە هاوڕێیان ئەو دوو بەرپرسە هەموو بەرپرسەکان کە پێیان بگەونێت ئەوەی لە کوردستان ئەنتەرن لێرە چۆن دەتانکەینە پێناسەی خۆتان پێ دەکەین دوو ئاسایشی سلێمانی بەرپرسانیەکێتی زۆر شەرمە لە بۆتان ڕێک و سەردەمی بەس ژن و خوشک و دایک کراینە ڕەهن و ژن هەبووە پێیان گوتیە خەڵکیان گوتیە کۆدی مۆبایل نەکەیەوە ژنت دەینە بەرامبەرت بڕوان پێ بکە بەرپرسی ئەمنی هەیە شاعری ئەوەی من دەدا پێم گوتێ وتی شتیوالە نییە و تەرک ئەوە دەبیتن یعنی ڕێی لێگرت ئەلحەق ئەو بەڵام هەوڵ هەیە تا ئێستا خەڵک هەیە دەست پێیان شکان دێرەگە تازیبی خەڵک هەیە بڕوا بکە چوینێت مەهاجەی نیان ناسیتەوە کارەبا لە خەڵک دەدرێت ئەو مەهاجەنی کاچ خۆم پاڤل و لاهور و پۆڵات دوو تاوانباری کۆدەتان وایاننا بۆ ئەوان لە کلاسی نومەریەکن های لایف دەژین پارێزەریان هەیە ژووری تایبەتیان هەیە تێڤیان هەیە بۆ ئەو خەڵکە فەقیرەی کەشکە پاسەوانی یان ئەوەیە تەعزیبی دەدەن ژنی دەبەنە بەرامبەری کارەبای لێ دەدەن مەهاجەی ئەگەر جارێک تەلەفۆنیان هەبی ئەو دوازە چیە ئەگەر لاهورت کۆدەتای کرە بڕۆ لە لاهور بدە هەردەی کە بڕۆ لە لاهور و پۆڵات بدە ئەو جیاوازیە بێ ئەخلاقیەت چێ لە نێوان ئەو دوو بەرەیتان دروست کردیە خاڵش کەش ئەو یەکێتیە لە کۆن چەند لە شەڕ ئازابوو ئەوەندە لە فکر و لە گفتوگۆ لە شاخ ئازابن بڕوا بکە یەک بەرپرسیان ناوێری قسە بکات تەلەفۆن بۆ گوتەبێژ یەکێتی کردیە کاروان گەزنەی ناوێری تەلەفۆنم تازە لە بۆ حاکم پێشوانی کرد حاکمی ئاسایشی زیندانەکان وەڵا زگت پێیان دەستێتە بۆ بە کاروانی یەک مەکتەب سیاسی و سەرکردایەتیشێتی ناوێری برێ لەل لە سەکەی سیلا لە ئەزار یەک دام و دەستگای یەکێتی ناوێری قسە بکە با بە ڕووداوە چیەوە نابێ بشاردرێتەوە وەرن گفتوگۆ بکەن قەنەعەتتان پێ نییە وەرن گفتوگۆ بکەن کە نایکەن نیشانی ئەوە دەکە یەک کیمیل سۆنگ حاکمتانە ئەوەندە ئێڕهاب هەیە یان ئەوە تەشتەکەتان زۆر قێزەوەنە بە هەر حاڵ ئاگاداری ئێمە بکەنەوە یان ئەو کاکێرزە سوسی لە دویان دەسەوە شەرمە بۆنگۆ پاڤل و قوبات دەسوڕێنەوە دوو کوردی ئازادی کاکە مەسئول کە دەبینی چ دەکا ڕەخنەی لێ ناگیرێ ناکاو نەدوی بەردەوام دەی بەزە تووە ڕەخنەی لێ بگرێت کابرا ڕاجعی خۆی دەکات خۆتەویش گۆشت و ئێسکە بزانی ئەزیەت دەدرێ خەڵک پرۆتستۆی دەکە واز دەینی کە ببینیەوە هەڵمیلەتەوە بێدەنگە بێگومان بەردەوام دەبی